لەم پامێرە بەڕێزانەوتیان یەک دوو کەناڵ ماون بە ڕێگاون. ئەڵێ لای فڕۆشتووە. باش. بەناوی خودای گەورەی میهرەبان بە خێراتنی سەرجەم میدیاکاران و کەناڵەکانی ڕاگەیاندنەکەین بۆ ڕووماڵی کار و چالاکی و خستنە ڕووی ئامار و حاڵتەکانی توندوتیژی کە دژ بە پیاوان ئەنجامەدرێت هەم لە سنووری سلێمانی و شارەکانی دیکەی کوردستان. ئێمە وەکو ڕێکخراوێکێتی پیاوانی کوردستان کە چەندین ساڵە بەردەوامین لە خزمەتی مرۆیی بە چینەکانی کۆمەلگا بەگشتی بە تایبەتی پیاوان وەکو ڕەگەزێکی فعال و بەو پێی کە ئیلتیزاماتی زیاتری بژێوی و ژیان و گوزەران لە ئەستۆی پیاواندایە بە پێویستمان زانی کە ئاوڕی بەردەوام لە مافەکانی پیاوان و لە جوهد و ژیانکردنیان لە ژیانێکی هاوبەش لەگەڵ ژن، لەگەڵ دایک، لەگەڵ خوشک، لەگەڵ ڕەگەزی مێینە لە چوارچێوەی خێزاندا بە پێی مادە یاسایەکان ژیانیان ڕێکخراوتر کەین، منەظەمتر کەین و بە پێی یاسا مافەکانی خۆیان پیشان بدەینەوە لەکوێدا پێویستی بە بەرگریکردن لە خۆی هەیە، لەکوێدا سنووری ئەو تەواو دەبێ و تاوانکاری دەست پێ دەکات. بۆیە سەرەتا خوێندنەوەیەک دەکەین بۆ ئامار و چالاکیەکانی ڕێکخراومان بۆ ساڵی 2022. 11 سیمینار و وەرکشۆپ و کۆڕی هۆشیاریمان ئەنجام داوە. هەشتا و سێ چالاکی و بەدواداچوون بۆ کەیسەکانی دادگاکانی هەرێمی کوردستانمان ئەنجام داوە وەکو سافی ڕێکخراوێکێتی پیاوانی کوردستان. 79 بەدواداچوون بۆ کەیسەکانی بەڕێوەبەرایەتیەکانی توندوتیژی خێزانیمان ئەنجام داوە. هەروەها 17 بەشداری و نوێنەرایەتی ڕێکخراوەکەمان لە ڕوودا و کارەساتەکاندا. 42 بەشداریکردن و نوێنەرایەتی ڕێکخراوەکەمان لە بەرنامە تەلەڤیزیۆنیەکانی ناوخۆ و دەرەوەدا. 48 بەشداری و نوێنەرایەتی ڕێکخراوەکەمان لە بەرنامەی رادیۆ و سایتەکان و ڕاگەیاندنەکاندا ئەنجام داوە. هەروەها 7 کۆڕ و سیمیناری هاوبەش لەگەڵ ڕێکخراوەکانی بواری مافەکانی مرۆڤ و خێزان ڕێکخراوەکەمان بەشدار بووە. هەروەها 9 بەشداریمان لە هەڵمەتەکانی خوێنبەخشین و کاری مرۆیی و ژینگە دۆستی و هاوکاری بۆ ماڵە هەژارەکان. ئێساش داوا لە سکرتێری ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان دەکەین بەڕێز مامەستا بورهان عەلی فەرەج بۆ باسکردنی ئامار و سکاڵا و حاڵەتەکانی توندوتیژی کە بەرامبەر پیاوان ئەنجام دراون. با بفەرمێت. زۆر سپاس بەخێراتنە ملایەکتان دەکەم. ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان ڕێکخراوێکی معنەویە لەسەر پرسەکانی مافی مرۆڤ ئیجەکە لە هەرێمی کوردستان و لە ناوی شیا داخویکاری لە مافەکانی ڕەگەزی نێرینە لە هەرێمی کوردستان. ئەوەی کاگاکۆ باسی کرد کار و چالەکەکانمان بوو لە ماوەی ساڵی 2022 واتە لە 1 2022 بۆ 31 12 2022. ئەوەی من باسی یەکەم سکاڵا و توندوتیژیەکانێک کە بەرامبەر بە پیاوان ئەنجام دراوە لە هەرێمی کوردستان لە ماوەی ساڵی ڕابردووە
یا ئەو سکاڵانەیە ئەو تونوتیژانەیە کە لەسەر جملە و ناوچەکانمان لە هەرێمی کوردستان تۆمار کرا و بە داداچوونمان کردو بۆ کەیسەکانیان بە پێی لیژنەی بە داداچوون و تۆمارکردنی کەیسەکان لە ڕێکخراوی یەکێتی پیاوانی کوردستان لە ماوەی 1 2022 بۆ 12 2022 لەسەر جەملق و ناوچەکانمان بەداخەوە 534 حاڵەتی تونوتیژی یا سکاڵا تونوتیژی تۆمار کراوە بۆ بەداخەوە 65 پیاو لە ساڵی 2022 خۆی کوشتووە بۆ بەداخەوە 5 حاڵەتی خۆکوشتنی پیاوان 5 حاڵەتی کوشتنی پیاوانە لایەن ژنان بە هاوکاری کەسانی تر ئەنجام دراوە جۆر و پۆلۆنکردنی سکاڵا تونوتیژیەکان لە سەر جەملق و ناوچەکانمان لە هەرێمی کوردستان بەم جۆرە بووە واتە 534 جۆری سکاڵا تونوتیژیەکان پۆلینمان کردووە کە ئێمە لە کۆتایی ساڵە ئاوا پۆلین یەکەین و جای یەکەینەوە کە بەردەوام ڕاگانکارە بەڕێزەکان لە پەیوەندیان لە ماوەکانی پێشوا داوای جۆرەکانی تونوتیژیمان لەکەن ئێمە ناتوانین تا کۆتایی ساڵ پۆلێنکردنەکەی بڵاو بکەینەوە یەکەم دەرکردنی پیاوی بە تەمەن 37 حاڵەتمان هەبووە لە ساڵی 2022 دووەم خیانەتی هاوسەری بەداخەوە 45 حاڵەتمان هەبووە سێەم تونوتیژی جەستەیی 9 حاڵەتمان هەبووە چوارەم تەداخڵکردنی کەسوکار لە ژیانی هاوسەرگیریە 193 کەیسمان هەبووە بەداخەوە فشاری دەرونی و سێکسی 12 حاڵەتمان هەبووە دەست بە سەراگرتنی موچە 8 حاڵەتمان هەبووە دەست بە سەراگرتنی مناڵ پاش جیابوونەوە کە یاسای باری کەسێتی کاتێک خێزان لەبەرێک هەڵەوەشێتەوە ژن و پیاوە بن بە دوو تاکی ئازاد دەتوانن جارێکتر هەرێکیان پرۆسی هاوسەرگیری ئەنجام بدەنەوە بەڵام شتێکی یاخود مافێکی هاوبەشێ لە نێوان هەردووکیان ئەویش مناڵە ئەگەر مناڵەکە لای دایکەکەی بێ باوکەکە وەکو دایکە مافی باوکایەتی بەسەر مناڵەکەەوە هەیە و بۆیت هەیە لە هەفتەیەکە بەپێی یاسای مشاهدەی مناڵ 24 سعات لای بێ یاخود لە بۆنەکانە کە ئەویش ئەگەر 3 ڕۆژ ڕۆژێک لای ئەو بێ بەڵام بەداخەوە یاسای باسی کەسێتی نەفەقەی مناڵی خۆتە ئەستۆی پیاو لەبەرەوەی نووسینەوەی یاسای باری کەسێتی سەرچاوەی شریعەتی ئیسلامە شریعەتی ئیسلامیش باوکی بەرپرس کردووە لە دابینکردنی پەیداویستەکانی خێزان بە تایبەتی پاش جیابوونەوە نەفەقەی مناڵ لەسەر باوکە کوڕ 18 ساڵ کچ هەتا شووەکات بەڵام سەدان پیاومانیان هەزاران پیاومان هەیە کە بەداخەوە مانگانە نەفەقەی مناڵەکەی لێ بڕێ و بە 2 مانگ بە 3 مانگ بە ساڵ مناڵەکەی نابینێت بۆیە 213 جۆری لەم حاڵەتەمان لامان تۆمار کراوە ئەم حاڵەتە تازان ئەمە تازەی لە ساڵانی ڕابردووان نەبووە هەڕەشەی میدیایی و ئەلەکترۆنی و ناوزەڕاندن کە بەداخەوە ئەمە تازە سەری هەڵداوە و تونوتیژیەکانی سۆشیال میدیا یاخود هۆکارەکان و کاریگەریەکانی سۆشیال میدیا یا تۆڕە کۆمەڵاتیەکان لەسەر خێزان ئەمە ینی دیاردەیەکی تازەیە هەڤە حاڵەتمان هەبووە کە ژن و پیاو پاش هەڵوەشانەوەی لەوە چێ بەداخەوە پیاو ژن لە کاتی خێزان و هاوسەرگیریە دوو کەسی حەڵال یەکترن و هەردووکیان ئازادن لەوەی کە ئەتوانن هەموو خۆشی و ئارەزوەکانیان لای خۆیان تۆمارکردن بەڵام بەداخەوە پاش هەڵوەشانەوەی خێزان سەرەکەی وەکو هەڕەشەت چی لەدان پیاو بەکارهاتووی لانجنەوە و یاخود بە ناوی خۆشەویستی و هاوسەرگیریەوە بە ناوی ئەوێنداریەوە چوونەتە ژیان یەکتر و لە ڕێی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە سەرەکەی بەداخەوە پاشان هەڕەشەی لێکراوە بۆ کەسی بەرامبەر یان پیاو بۆ هاتووتە لە مەسکاڵایە بکە ئافرەتە بۆ لە ڕێستی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بۆ بە هاوڕێ و بە هۆکار یا بە زمانی خۆشەویستی و هاوسەرگیری بەڵام سەرەکەی لەوانەیە گرتە ڤیدیۆیان هەبوو بێ یاخود جۆرە گرتە ڤیدیۆیەکی پێکردبە دوای هەڕەشەی ناوزەڕاندن و یاخود بۆ بە سەرچاوی مادی بەکاری هێناوە ئاماری دابەزبوونی خۆکوشتنەکان لە هەرێمی کوردستان کە بەداخەوە 65 حاڵەتمان هەبوو لە ساڵی 2022 لە پارێزگای هەولێر شار و چارچۆکانی 23 حاڵەتمان هەبووە لە پارێزگای سلێمانی شار و چارچۆکانی 26 حاڵەتمان هەبووە لە پارێزگای دۆهۆک 8 حاڵەتی خۆکوشتن هەبووە لە پارێزگای کەرکووک 6 حاڵەتدای ئێمە تۆمار کراوە لە پارێزگای هەڵەبجە و شار و چارچۆکانی 2 حاڵەتدای ئێمە تۆمار کراوە ئەمە ئاماری سکاڵا و توندوتیژەکان بکە لە ماوەی ساڵی 2022 لەلایەن ئێمەوە تۆمار کراوە یا لەسەر جەملق و ناوچەکانمان لە ڕێکخراوی شوێن کوردستان تۆمار کراوە من سوپاستان دەکەم. زۆرتریان ئێمە تەداخڵکردنی کەسوکار لە ژیانی هاوسەرگیریە بە ڕێژەی بەرز تۆمارە و دەست بە سەراگرتنی مناڵ پاش جیابوونەوە ئەم دوو حاڵەتە لە بەرزیا وەستاون. بەڵێ نییە ئەوە هەواڵێکی کۆنا لە ساڵ 2019 و بەرەو سەرەوە هەواڵەکە بڵاو بوو بەڵام لە ماوەی 3 ساڵی ڕابردووە ئێمە دەداچوونان بۆ کردووە شتیوان نییە. بەڵێ
بەڵێ بێگومان پێشەرکاریەکانی ئێمە لە ساڵی ڕابردووە 521 حاڵەتمان نەبووە ئەم ساڵ بەرز بۆتەوە 534 حاڵەت ئەویش ئەم حەڤە حاڵەتەیە کە هەڕەشەی میدیایی ئێمە تا ساڵانی ڕابردووە ئێمە تۆمار نەکرا بەڵام ئەم ساڵ بەداخەوە یعنی ئەم جۆرە سوپاڵایشدا ئێمە تۆمار کراوە ئەم ساڵ 5 بەڵام ساڵی ڕابردوو 6 حاڵەتی کوشتنی پیاوانمان نەبوو لەلایەن ژنان بە هاوکاری کەسانی تر ئەم ساڵ 5 حاڵەت تۆمار کراوە بەڵێ ئێمام کەیسانانە تۆمارەکەی لامان بێگومان لەگەڵ ڕوودانی کەیسەکە نوێنەرمان هەیە و بەڵێ لە دەرەکان جێگلایی بۆتەوە ئەخیر یان پێم وابێ ئەوە بکە لە هەولێر ژنە عەرەبەکە لەلایەن هاوسەرەکەی کوشت بخستبوویە حەمام و ستاندبووی بەڵێ